گرانی نرخی دا و دەرمان لە دەرمانخانەکانی عێراق وای کردووە خەڵک پەنا بێتە بەر چارەسەری گژوگیا و دەرمانە سروشتیەکان وەک ئەم ژنە کە خاوەنی دوو منداڵە ئەو دەرمانی بۆ نەخۆشی پێست بۆی نووسراوە نەیتوانی لە دەرمانخانەکە بیکرێت بەنیازە شوێنگرەوەکەی دەرمانی سروشتی بێت. الصيدليات كارثة يعني هنا واحد هم الفقير هم يلتجئ للعلاج. نرخی دەرمان لە دەرمانخانە کارەستاتەوە و زۆر گرانە. خەڵکی هەژار کە ڕوو لە چارەسەری سروشتی دەکەن بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە. دەرمانخانەکان بوون بە بازرگان هەریەکە و نرخی خۆی هەیە لە دەرمانخانەکاندا. دەرمانەکانم زیاتر لە 600 دلار بوو لە کوێی بەهێنم. خەڵکی نەدار چی بکە بمرێت لەبەرەوە دەرمانی سروشتی بەکاردێنم. ئەم هاوڵاتیە خۆوتنی بەکەمی دەچێتە لای پزیشک زیاتر دەرمانی سروشتی بەکاردێنێ. المواد الكيميائية خلينا نقول دەرمان لە سەدا هەفتای زیاتری لە گژوگیا دەردەهێنن تەنها مەوادە کیمیاویەکەی نەبێت کە تێی دەکەن تۆ گژوگیا و چارەسەری بێ مەوادی کیمیایی بەکاردەهێنی. بەکارهێنانی گژوگیا بۆ زۆرێک لە نەخۆشەکان مەسەلەیەکی دیرۆکیە لە کۆنەوە گژوگیا بۆ چارەسەری بەکارهێنراوە. ئەم مامۆستایی زانکۆ کە دکتۆرای لەو بوارەدا هەیە و سنتەرێکیش بەڕێوە ئەبات ڕای خۆی هەیە. هەندێک خەڵک وهای دەبینین کە بەهۆی بەکارهێنانی گژوگیا و بە پارەیەکی کەم دەتوانن چارەسەری گرفتەکانیان بکەن بەڵام هەموو گژوگیایەکیش نا تەنها ئەوانەی لە وەزارەتی تەندروستیەوە دانی پیادانراوە سەرڕای ئەوەش نەخۆش پێویستی بە نەشتەرگەری و پزیشکەکانیش دەبێت. ئاماری زیادبوونی پزیشکی گژوگیا و چارەسەری سروشتی لە بەغدای پایتەختی عێراق کە زیاتر لە 460 ناوەند کراونەتەوە ئاماژەن بۆ ئەوەی کە خەڵک لە بری پزیشک و نەخۆشخانە و دا و دەرمان ڕوو لە چارەسەری سروشتیش بکەن. عالم ما تستخدم ما تروح النهاية ما تروح الدكتور. خەڵک هەیە هەر ناچن بۆ بینینی پزیشک من لێرە لە دوکانەکەم ئەوە دەبینم لە زۆر شوێنی جیاوازەوە دێن بۆ کڕینی دەرمانی سروشتی و دەرمانی دی بەکار ناهێنن. لە عێراق هەرچەندە چوون بۆ نەخۆشخانەی حکومی تا ڕادەیەک بێ بەرامبەر و هەرزانە بەڵام فەرامۆشکردنی ئەو کەرتە تەندروستیە وای کردووە خەڵکێک کە توانای نەبێت ڕوو لە دەرگای تر بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا